بڕیارە ناوەڕاستی ئەم هەفتەیە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی دانوستان و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر بووجە و موچە و شایستە دارایەکانی هەرێم سەردانی بەغدا بکات. با پێی زانیاریەکان شاندی حکوومەتی هەرێم هەمان ئەو شاندە دەبێت کە لە ماوەی ڕابردوودا چەند جارێکی دیکە سەردانی بەغدادیان کردووە. با پێی ئەو زانیاریانەی پەیام دەستی کەوتون بەرەو پێشچوون لە گفتوگۆکانی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم هاتووەتە ئاراوە و چاوەڕوان دەکرێت لەم سەردانەدا بگەن بە ڕێکەوتنی کۆتایی لەبارەی پرسە دارایەکانی نێوانیان. ڕۆژی 16 چواری 2020 لەلایەن ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بڕیارێک دەرچووە بە ڕاگررتنی بودجەی هەرێمی کوردستان و ڕۆژی 19 چواری 2020 شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر پرسەکانی بودجە شایستە دارایەکانی هەرێم نەودوزە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و چەند پرسێکی دیکە سەردانی بەغدادی کردو لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی عێراق گفتوگۆ و دانوستانی ئەنجامدا. تا ئێستا شاندی حکوومەتی هەرێمی کوردستان 6 جار سەردانی بەغدای کردووە و لەسەر پرسی نەوت و غاز بودجە و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان گفتوگۆی لەگەڵ شاندی حکوومەتی فیدراڵ ئەنجامداوە. حکوومەتی عێراق بڕینی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی بۆ ئەو گەڕاندەوە کە هەولێر پابەندی جێبەجەکردنی ڕێکەوتنی بودجەی ساڵی 2019 نەبووە کە دەبوو ڕۆژانە بڕی 250,000 بەرمیل نەوت ڕادەستی بەغدا بکات و لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە ئەو ناوتە هەناردە بکات. دوای ئەو قەیرانی کە بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆنای نوێ لەسەر ئاستی گیانسەری هەڵدا و بەهۆیەوە نرخی نەوت با ڕێژەیەکی بەرچاو دابەزی، بەو پێ عێراق و هەرێمی کوردستان با ڕێژەی لە 90 داهاتەکانیان پشت بە هەناردەکردنی نەوت دەبەستێت، بۆیە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ تووشی کەمی نەختی نەبوونە. لەم چوارچێوەیەدا ژمارەیەک لیژنەیە بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر وردەکاری ئەو ڕێکەوتنەی کە چاوەڕوان دەکرێت لە نێوان هەولێر و بەغدا واژوو بکرێت پێکێنراوە. حکوومەتی فیدراڵ ڕۆژی 19 پێنجی 2020 بە نووسراوی ژمارە 102 بە واژووی وەزیری دارایی عەلی عەبدولئەمیر عەلاوی کە ئاراستەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بەرزانی کردووە، ڕەزامەندی نیشانداوە لەسەر خەرجکردنی بڕی 40 ملیار دینار کە ئەم بڕا 53 ملیاری کەمترە لەو بڕی کە لە بودجەی ساڵی 2019دا وەک شایستەی دارایی هەرێمی کوردستان جێگیر کرابوو. با پێی خاڵێک کە لە ناوڕۆکی نووسراوەکەدا هاتبوو حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم دەست بە گفتوگۆی چڕ بکەن بە مەبەستی گەیشتن با ڕێکەوتن کە لە مانگێک تێپەڕ نەکات لە ڕێکەوتی دەرچوونی ئەو نووسراوە کە ڕۆژی 19 پێنجی 2020 یاسای ئیدارەی مالی دەبێتە بنچینەی ئەم دانوستانانە. هەروەها دیوانی چاودێری دارایی فیدراڵی بە هەمانگی لەگەڵ وەزارەتی دارایی لە حکوومەتی فیدراڵ و دیوانی چاودێری دارایی سەرجەمداهاتە نەوتیەکانی هەرێم دەستنیشان دەکەن و وردبینی تێدا دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی 19 پێنجی 2020 بە نووسراوی ژمارە 201 بە واژووی وەزیری دارایی و ئابووری ئاوات جەناب نووری کە ئاراستەی وەزیری دارایی لە حکوومەتی فیدراڵ عەلی عەبدولئەمیر عەلاوی کردبوو، تیایدا ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر ناوەڕۆکی نووسراوی ژمارە 802 وەزارەتی دارایی فیدراڵی نیشاندا بوو. خاڵی ناکۆکی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان پرسی ڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆیی هەرێمی کوردستانە بە بەغدا تا لە بەرامبەردا بەغدا بەشە بودجەی هەرێمی کوردستان ڕەوانە بکات. با پێی زانیاریەکانی پەیام حکوومەتی ناوەندی لە ئێستادا گەیشتووەتە ئەو باوەڕەی دۆسیەی نەوت لەژێر کۆنتڕۆڵی هەرێمی کوردستاندا نەماوە و تورکیا قسەی کۆتایی لەو پرسەدا دەکات. هەر بۆیە حکوومەتی عێراق بڕیاری داوە خۆی ڕاستەخۆ لەگەڵ ئەنقەرەدا بکەوێتە گفتوگۆ لەسەر دۆسیەی نەوتی هەرێم و تا یەکلابوونەوەی تەواوەتی ئەو دۆسیەش مانگانە بڕی 300 ملیار دینار ڕەوانەی هەرێمی کوردستان دەکات بۆ موچەی فەرمانبەران و لە بەرامبەریشدا داوای ڕادەستکردنی نیوەی داوهاتی نێوخۆیی هەرێمی کوردستان دەکات.